هەنگ و زەردەواڵە هەردووچیان مێرون، بەڵام لەکوێ هەنگی جوانی شیفابەخش بە هەنجوین کە هەموو مرۆڤایەتی خۆشی دەوێ و نمونەی جوانی پێدەهێنرێتەوە لە کارجوانی و لە پاکخۆری و لە پاک پێشکەشکردنە، چۆن وەکو یەکە لەگەڵ زەردەواڵەیەکی بە ژەهری تێکدەری بە ئازار و هەردووچیان لە جیهانی مێرووەکانن. تۆ لە ناو خەڵک و دەوروبەردا وابژی بولبولی ناو باڵندەکان بە، باڵندەکان هەموو جوانن، بەڵام بولبول ناوازەیە، ناکرێت تۆ ناوازەبی بەخوا دەکرێت. چەند کەسمان هەیە لە کوڕ و لە کچ، لە پیاو و لە ژن، لە گەنج و لە بەتەمەن ئەوە ئاماژەی پێدەکرێت، دەنگی زوڵاڵە، وشەی خێری پێیە، کلیلی خێری پێ و هەموو دەرگا داخراوەکان دەکاتەوە. مانگی ناو ئەستێرەکان بە، سەر هەڵبڕە بۆ ئاسمان هەمویان جوانن، بەڵام تۆ مانگی ناو ئەستێرەکان بە، هەم مانگ لە ناو ئەستێرەکاندا چەند پڕشنگدارە لە شەوی چواردەدا. زۆر کەسەیە ئاوا لە گوندەکەی خۆیدا، لە بنەماڵەکەی خۆیدا، لە شارەکەی خۆیدا، لە وڵاتەکەی خۆیدا، لە نەتەوەکەی خۆیدا، لە ئومەتی ئیسلامیدا بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێت وەکو مانگی شەوی چواردە دیارە. ئەمە گرنگ نییە چەند ژیاوە، بەڵام خۆی ئەزانێت چۆن ژیاوە، ئەزانێت کام دەرگای خێری کردوێتەوە، چەند دەرگای شەڕی لەسەر خۆی لەسەر خەڵکی داخستووە. بەهار و پاییزی ناو وەرزەکان بە، ئەها بەهار بۆ گرنگە لەبەرەوەی نەورۆزی تێدایە. نەورۆز واتە ڕۆژێکی نوێ، بۆیە بەهار جوانە، ڕۆژێکی نوێ دوای بەستەڵەکی زستان، ڕۆژێکی نوێی بەهاری خەڵک دەبوژێتەوە، زیندەوەرەکان دەبوژێنەوە، گژ و جیاکان دەبوژێنەوە. تۆ بەهاری ناو وەرزەکان بە، پاییزی ناو وەرزەکان بە، ئەزانی پاییز زۆر جوانە، پاییز گەڵا ڕێزانەکەشی جوانە، چونکە موژدەبەخشە. پێمان دەڵێ هەر گەڵایەک هەڵدەوەرێ ئیشی خۆی جێبەجێ کرد، ئەوەی پێی سپێردا بوو ڕێک و پێک کردی، زوو هەڵنەوەری لە کاتی خۆیە، ئەوەی کەوا پەروەردگار پێی سپاردبوو ئەرکەکەی خۆی جێبەجێ کرد کە دەژوەرێتە سەر زەوی جارش کە خێروبێرە بۆ ئەو شوێنەی کە کەوتۆتە سەری و چەندەها مادەی سوودبەخشی پێدەبەخشێتەوە. پاییزە پێمان دەڵێ یەکێ لە مانگەکانی ناوی ڕەزبەرە، وەختی ڕەز و بەرهەمەکەتە، ڕەز دێتە بەر، ژیان دێتە بەرهەم. تۆ با وەکو بەهار بی، ڕۆژێکی نوێ بی، ڕۆژێکی جوان و تازە بی، هەروەها وەکو پاییز بی، ڕەزبەر بی، ئەها بەرەکەت بێتە بەر، ڕەزەکەت بێتە بەر. چەند ناشرینە تەمەنت 90 ساڵ بێ، 80 ساڵ بێ، لە بەرزیەوە سەیری لێژایی تەمەنت کەی بە چیا بەسەر بردووە هیچن نەبێ. لە پاییزا بە، وەکو پاییز وا بە، ڕەزبەرت هەبێ، مشتاخانت هەبێ، مشتاخت تیا بندرێتەوە. زستان و هاوین مەبە، هەر زۆر گەرم بی، هەر زۆر سارد و بەستەڵک بی و خەڵک بکەیتە ژوورەوە. یان بەهار بە، وەکو بەهار بە لە ناو وەرزەکاندا، وەکو پاییز بە لە ناو وەرزەکاندا، با بەرهەمت هەبێ، با ڕەزت بە بەرهەم بێ. کەسێکی خۆپەرست مەبە، وەکو کاک ئاسایی مەژی. ئەزان کاک ئاسایی چییە؟ کەسێکە بە ئاسایی لەدایک بوو، بە ئاسایی گەورە بوو، بە ئاسایی خوێندی، بە ئاسایی دەوڵەمەند بوو، بە ئاسایی هاوسەرگیری کرد، بە ئاسایی منداڵی بوو، بە ئاسایی مرد و بە ئاسایی 2 ڕۆژ پرسەی بۆ دانرا، ئێستا بۆتە ڕۆژێک و نیو ڕۆژێکیش. یعنی هەموو ژیانی ئاساییانە بەسەر برد. زۆر ژیا یان کەم ژیا گرنگ نییە، بەڵام هیچ کلیلێکی خێری پێ نەبوو، هیچ دەرگایەکی خێری نەکردەوە، هیچ دەرگایەکی شەڕی لە ژیانادا دیاری نەکرد. هەر مەگە بەلافیتەکەی یان بە تەسکەرەکەی بزانن کەی لەدایک بۆ و چ ڕۆژێک ژیانی دنیای بەجێهێشتووە. تۆ کاک ئاسایی مەبە، تۆ کەسێکی ئاسایی مەبە وەکو هەموو عامی خەڵک، وەکو ئەو 7 ملیارەی کە لەسەر زەویدایە. تۆ کەسێکی ناوازە بە، بزانە چۆن دەژی، ئیتر گرنگ نییە چەند دەژی.